هەر کە باسی کاری هەستیار و قسەی خۆش و لێو بەخەندەیی ئەکرێ، یەکسەر ناوی ئەسمەرخانە هێنرێ، بە ئافرەتێکی زیرەک و لێهاتوو ناوەبرێ. زۆرن ئەو خانمانەی کە لە دەستگا حکومیەکاندا کارەکەن و جێگەدەستیان دیارە و کارە هەستیارەکانیان پێسپێردرێ. خاتو ئەسمەر نادر کە پەرستارێکی کارامەیە لە نەخۆشخانەی هەڵەبجە کارەکات، ڕۆژانە چەندین منداڵی نەبەکام و تازە لەدایک بوو نەخۆش ئەچێتە بەردەستی. بەڵام ئەسمەر بە گیان و بە قوربان بەڕێیانەکا و دڵی دایک و مناڵیش خۆشەکا و بزاخاتە سەرلێوانی ئەو کەسانەی کە لە سەرەیا وەستاون. ئەسمەرەڵێ من لە ساڵی 2012 لەم نەخۆشخانەیە کارەکەم. مناڵم زۆر خۆشەوە. ئەگەر مناڵە بێتە بەردەسم و نەخۆش بێ، ئامۆژگاری دایکەکە یەکەم. ئەڵێم ئاگایان لە مناڵەکانیان بێ، چونکە مناڵم زۆر خۆشەوە. باسیشی لەوە کرد کە توانیوێتی کاروبارەکانی ماڵەوە و دەرەوەی ڕێک بخات و لە مەلابانگدانەوە هەڵەسێ تاوەکو فریای دەوام و کاری ماڵەوەش بکەوێ. ئەسمەرەڵێ کە زۆر حەزی بە کارەکەی خۆیەتی و زۆری پێخۆشە. گیان ساقەوم هیریش بووین کورە لە ساڵی 2012 لێرە داوامەکەم. جاران کە داوام زۆر بوو لە شەمە تا پێنجشەمە داوامانە کرد، بەریسا لە یەکشەمە تا چوارشەمە داوامە کرد. وڵی هەر بڵێن بەعنی کەیم ئەمەنە ئامادە بم وهەنگەم زۆر مناڵ خۆش ئێمە یەک هەر مناڵەیە کە سیرێکی وەسعی خراپێت تای هەبێ بێ تااقەت بێ بۆی ناکەی خۆ زۆر جار نەخۆشکەم هینماکەم ناقەشە ئێمە گەمە کێشەمان دایکەکەنی کێشەمانەوە کە دەرزیەکە و لە دەست دەرچوو بۆ ناگەڕێتەوە قسەکانی ئەو پێگەڕێتەوە بەس دەرزیەکە و پێ ناگەڕێتەوە مرتاحەتی خۆت کە دەرسیەکە بۆ کرد بۆی ناکەی مەعیدێکی بۆ دانین ئەڵێ لەو ڕۆژا بێنی و کە نەخۆش بۆ بێ تااقەتەوە یا هەڵامەتی هەبوو ئەوە لەو ڕۆژا بێنی و بۆ تەکەین. وڵا هەموو جارێکە لەگەڵ دایکوشتەکە زۆر پیانەڵم بانە جوڵێ ئەوانە چونکە مناڵەکە بە دەستم یعنی ناخۆشە گیانی لەگەڵ توایە کە جوڵە خراپە ئەیوانە ئەنجا تۆ تن ئەڵێ قاچی بگرێ تن ئەڵێ قاچی بگرێ کە بەریا زۆر ناخۆشەوانە ئەو لە ئەسنای ئەوە مەکە بەوە تووڕە میگە ئەم ناڵشتم زۆر خۆشی خەمونێ هەیش لە مناڵەکە دوڕە نام لە دایکەکە وڵا هەر هەشت هیواتم داوامە لە هەشتا حەوت تا ئێستا بڵێن 5 ساڵ دابڕانم ئەو تر داوام کردو هەشتا حەزەکەم لە هەشت جاریەوە تا دوو داوام بکەم. وەکو مڕاجع یەکشەمە و دووشەمە و سێشەمە زۆرمان هەیە. یەکشەمە دوومە چوارمە شەشمە نۆمە ساڵ و شەشمە چوار ساڵی ئۆپتی ئەجا کە بەدی گەورەکەینی ڤایرۆسی هەوانێک کە بەیانەکرێ فەحسی خوێن و شتاوین بڵێن پیاو ئافرەتێکێت پیاوەکە هەڵگوێتی یەکەین بۆ ئافرەتەکە یەکەم چاری یەکەم مانگ بۆ یەکەین بڵێن ئەمڕۆ 26 مانگ 26 مانگ یەکەم دەرزی بۆ یەکەین بۆی کە بەدەکە ئەنجا 26 پێنجیش ئەو دەرزێکە دوای 6 مانگ کە دەرزەکەی بێنەوەیت جاگە ئەمە مناڵی تازە لە دایک بوو بە هەفتەی یەکەمەوە دوای 24 ساعت لە دوو شەمانە BCG یەکەین BCG لەگەڵ کەبەد لەسەر ڕانی چەپی BCG لەسەر شانی چەپی قەترەشی ئەینی طبعا ئەگەر هات مناڵەکە زرد بوو یا وەزنی کەم بوو بۆی ناکەین هەتا مائیدێنێ نەبێ بە مانگێک کە بەدەکەی بۆکەین بەس BCG-ەکەیشی کە وەسعی باش بوو بۆ یەکەین لەگەڵ قەترەکە ئەوانی کێشێ لە دوومانی دەرزی ئەوەی دوومانمان هەیە پێنجیمان هەیە سولاسی لەگەڵ قەترە لەگەڵ ئەمە دوومان لەگەڵ ڕۆتا چوارمانیش پێنجیمان هەیە لەگەڵ قەترە لەگەڵ قەترە بەدەم بەدەرزی ئەنجا دوای قەترە بەدەم لەگەڵ ڕۆتاکە شەشمانیەکەشمان هەیە پێنجی لەگەڵ قەترە بەدەرزی پۆلۆ بەدەرزی ئەنجا نۆمانیت منفەریدەمان هەیە ئیکەن لە شانی چەپی مناڵەکە بۆی تووشی سورێژنە مختەلیتەشمان هەیە ساڵا بۆی ئەەکەین جاران ساڵ و سێمان بوو ئێستا لە ساڵا بۆ یەکەین ئەنجا ساڵ و شەشمان هیمان هەیە سولاسیمان هەیە بۆ یەکەین لەسەر ڕانی چەپی بۆ یەکەم لەگەڵ قەد و قەترەی ئێمێ ئەنجا مختەلیتەشی بۆکەن لە شانی چەپی طبعا بە هەموو جارێ بە مناڵەکان ئەڵێ 24 ساعت یەکەم تەڕی مەکەن ئەگەر تاگەتی ئەوەی ساڵ و شەشمانکە ئەو شروع بێنێ بەس دوومان و چوارمانیەکەش ئەوە قەترە شەشمانکەش شروع بە ڕەنگی سەدەری بۆ نووسم ئەنجا 4 ساڵ سولاسیەکەی بۆکەین لە شانی ڕاستی
دوو قەترێنی بە دایکەکانن 24 ساعت یەکەم تەمرینکە ئەگەر قەتی تاگەتی شری بیبات